سەرەتای من لە مووسڵ لەدایک بوویمە لە ناو عەرەبان لەدایک بوومە احتیمال لە هەندێک گۆڕانکاری لە ژیانی من و بیرکردنەوەی مندا دروست بووە سەرەتا کەش و هەوایەکی عەرەبی بووە دوایش کە هاتینە هەولێر کەش و هەوای کوردایەتی و ساڵی هەفتاش بوو هاتین سەردەمی مفاوەزاتی کورد و برێن کورد و بەغدا بووە حاڵەتەکە زۆر جیاواز بووە تو لە ناو وڵاتێکی یان لە ناو شوێنێکی تەواو لەگەڕ ژینگەی بیرکردنەوەی ئێرانە جیاوازیان هەبوو من لە مووسڵ لە ساڵی 61 لەدایک بووم دایک و باوکم خەشی هەولێرن و بابم بە ناوی یان بە هۆکاری سەربازیەوە لە مووسڵ نیشتە جێ بوو ماینەوە هەتا ساڵی هەفتا گواستمانەوە هەولێر ئەو کاتانی کە لە مووسڵ بووینە داکەم بەهرەدار بووە ینی کەش و هەوایەکی شعر ئامێز و چیرۆک و دەنجی خۆش بوو حەزی لە هونەر بوو کەسایەتێکی وریای ئەو بوارەی بووە لە بیرما کە ئیشی خەیاتی دەکرد زۆر جاران داوای لێ دەکردم عەزیز بابە ڕسمی ئەو نەخشی سەر جلوبەرجی ئافرەتان ئەوەی لای سینگە و سەردەستەکانی و خوارەوەی لای پێکانی ئەوانە نەخش و نیگاری تێدا دەبوو وەکو مەکسی ئەو بابەتانە داوای لێ دەکردم دەگو عەزیز ها ئەو ڕسمانم لە بۆ بکە دەمگوت دایە من ڕسمی نازانم دەیگو کوڕمە تو خوێندەواری قەڵەمت لە دەستە هەر دەیزانی بەڵام دیارە بەهرەکەشم تێدا هەبوو لە بەروەی ئەگە بە جارێک نەمکردوایە بە 2 جاریان بە 3 جاری حتمما ئیشەکەم کۆتایی پێدەهینە ئەیتر لەوێوە چەکەرەی کرد ئەو بەهرەیە وردە هەتا گەیشتینە تەمەنی برێن خوێندن و لە سەرەتایی و چەندین جاریش لە بازار ئەوە لە بیرمە لە مووسڵ کە لەگەر دایک و باکم دەچوم ئەوەندەم تەماشای ناو نیشانەکانی قوتاب ئەو دوکانەکانم دەکرد ئەوەندە سیر دەکرد ئاگام لە ڕۆیشتنی دایک و بۆ چەند جار بزر بوویمە هون دەبووم لە بازاڕی تر بە سەماعی و بە مزگەوت و بە تەکسی و بە شورتەوە شتانە تا دەیانگەیاندمەوە یان ماڵی یان دایکەوانە ئەو بەهرەیە مەوجود بووە لەلای من کە هاتینە هەولێرێش هەر لە سەرەتای ساڵی هەفتا بوو ئەجوایی یان بریم کەش و هەوای خوێندن و هونەر و نووسین و یەک لەوانە مامۆستا فواد ئەحمەدی ڕەحمەتی مامۆستامان بوو تەحسین تەها یادیان بەخێر مامۆستامان بوو فترەیەک مامۆستا وەریە ئەحمەد مامۆستای هونەرمان بوو دەهاتن لە چالاکی قوتابخانەکانەوە سەرپەرشتی منداڵە بەهرەدارەکانیان دەکرد من لەگەریان لە گۆرانی هەر لەگەڵیان بووم لە وەرزش هەر لەگەڵیان بووم لە پیشانگا هەر لەگەڵیان بووم لە ڕەسمکردن لەگەڵیان بووم لە چالاچەکە لە زۆربەی چالاچەکانی ناو قوتابخانەی بەشداری لەگەڵیان دەکرد ئەو سەردەمی لە بیرمە کەسایەتێکی وەرزشوانی بە ناوبانگ لەسەر ئاستی دنیا عەدنان قەیسیان پێدەگوت هاتە عێراق لە عێراقیش سەردانی هەموو شارەکانی کرد و کۆمەڵێک چالاکی وەرزشی تێدا نیشاندا و زۆرانبازی و عەزەڵات و ئەو دەمارانە و جەسەدێکی زۆر وەرزشوانانەی هەبوو جێی سەرنج بوو ئەوەندە سەرسامی کردبووم جسمی ئەو وەلو منداڵیش بووم ئەو کاتە هەر لە تەمەنی احتیمالە 12 ساڵان 10 ساڵانە دەبووم کە هیچمە قۆناغی ناوەندی و دوایی ئامادەی و بەردەوامیم لەسەر ڕسم و چەندین جار خەڵاتی ڕێزلێنانم لە بۆ دەکرا وردە ئەو تند و تیژەی کە بەرامبەریان بەکاردەهێنام لە بۆ ڕسمکردن نەما وردە نەما بە تەواوی لە قۆناغی ناوەندی ئەسڵەن لایەنگیرم بووم بابم دەگوت ڕسمی بکە کوڕمە تو دەست و پەنجەی ئەنتیکەت هەیە نەیدەگوت دەستە چی ڕەنجینت هەیە ئیتر لە هەزە کوردیەکەی هەولێرێ بەکاردێن ئەنتیکەیە زۆر جوانە زۆر باشە وا قسەی دەکرد ئەوانە ویان لێکردم و دووشتیش لە 2 قۆناغ ببوورە شتێک لە 2 قۆناغم یەکیان لەم تۆسەیدا و ئەویتێک لە پەیمانگای پێگەیاندنی مامۆستایان راپۆرتیان دەویست راپۆرت دەربارەی وانەیەک یان کیمیا یان فیزیانە حیایان کوردیان عەرەبیە و هەروە مێژوو ئەو بابەتانە راپۆرتیان دەویست زۆربەی یعنی لەم تۆسەیداوەی ئەگە غەڵەت نەبم بڕوان ناکەم کەس لە زیاتی من کەس منافسی من نەبوو کە ڕسمی ئەو ڕسمانەی لە ناو پۆرترێدا پێویستە هەبن تەوزیحات ڕوونکردنەوە بوو ئەمن دەم کرد لە پەیمانگا
نەک بە یەک و دوو بە سەدان تەڵەبە داهاتن ئەمە مەجموعەیەک بووین هەر لە بەشی نیگار کێشان مەسەمێکی گەورەمان هەبوو ئیشمان دەکرد هەر هەموو راپۆرتی ئەو هەزار تەڵەبەی هەزار زیاتر و هەزار و لەسەرەوە بوو هەر هەمووی ئەمە ڕسممان دەکە ئەوە هەمووی هاندەر بوو لە بووی وەکو ڕاهێنانێک بەردەوامی بەڕسم و بەهێزبوونی لایەنەکە هەتا ئەو کاتەی خۆم توانیم کۆنتترۆلی خۆم بکەم وڵی بە قەناعەتی خۆم چکە گەروازم نەهێ نابی دەیان توانی لێم بدەن دیارە بەو زۆرەی دژی من ڕانەوەستاینە کە تەرچی کارەکە بکەم یان تەرچی ئەو بەهرەیە بکەم چکو چەکەرەکەی هەر هەبووە من لە منداڵیەوە هەستم دەکرد ڕسمی من لەگەر قوتابیانی تەنیشتە خۆم جیاوازی هەبوو دەستم جوانتر ئیشی دەهێرد ڕسمەکەی من جوانتر بوو شکلەکان جوانتر دەردەهات وردە وردە لەوێەوە هەستم دەکرد شتێک لە لای من مەوجودە بەڵام وەکو باسم کرد کە لە ماڵێ هەندێک ڕێگریان دەکرد بەڵام ڕێگریەکە وان نەبوو بم خەنا قاڵبی ڕەفزکردنەوە یان ڕەتی بکەمەوە وازدە ڕسمکردن بێنم جا بە تەواوی لە قۆناغی ناوەندی ساڵی هەفتاهەشت پیشانگای یەکەمم کردەوە هەر لە هۆڵی ناوەندی سەیداوەی کوڕان بوو زۆر سەرنجی بینەرانی ڕاشا و تێیدا بەشداری ئەوە چاڵاشی قوتابخانەکانی هەولێریشم کرد ڕسمێکی منیان هەڵبژار لەگەر ڕسمی یەک دوو برادەری دیکە لە قوتابخانەکانی تری هەولێر تەبعاً لە بۆ بەشداری بە فیستیڤاڵی پێیان دەگوت فیستیڤاڵی قوتر ینی مهرجان القطر العراقی هەموو شارەکان تێیدا بەشدار دەبوون ڕسمی من لە هەولێر لەگەر سێ کەسی دیکە بوو بەشداری ما پێکرد چۆ بەغدا جائزەشیان لە بۆ هینام لەوێش خەڵات کرام و سەعاتی و هەندێک خەڵاتی دونووسرا و ئەو بابەتانیان لە بۆ هین هەتا هەندێک دیاری مادیشیان پارەیان لە بۆ ناردبووین لە بۆ ئەو تەڵەبانە هەندێک بەرهەمی هونەری ئەو دەفتەری ڕسم و ئەلوان و ئەو شتانیان هینە ئەوە هاندەرێکی باش بوو لە بۆیان بەردەوام نەسەری و زیاتر برە و بەولایانەی خۆم بدەم ئەمن ئەگەر پیاوەکی باش بم ئەگەر پیاوەکی جوان بم ئەگەر پیاوەکی بەڕێز بم ئەگە پیاوەکی ڕۆشنبیر بم ئەگە پیاوەکی بە کەلکی ئەوە بێم لە مەجلیسێک دوو سێ قسان بکەم و خەڵک گوێم لێ بگری هەمووی بەرهەمەکەی هونەری شێوەکاریە خۆم قەرزاری زانم هەرچەندە سەرەتا لە هونەری شێوەکاری دەستم پێ نەکرد وەکو ئەوەی کە فامم دەکرد زیاتر حەزم لە خوێندنەوە بوو شعرم دەخوێندەوە چیرۆکم دەخوێندەوە کتێبە فکریەکانم دەخوێندەوە بە تایبەتی لە ساڵان لە کۆتایی ساڵانی هەفتا و سەرەتای هەشتاکان برێوی ئەفکاری مارکسی ئەو بابەتانە هەبوو حەزم لەو دنیایەش بوو بەڵام وردە وردە حتا هەندێک یاری مناڵانە و بەپی تەمەنەکان شتانەمان هەموو کرد وردە هەر هەمووی ئەو لە بێژینجی دەدەی لە ئێڵەجی دەدەی ئێڵەنجی دەدەی وردە ئەوەی کە زۆر تامەزرۆینی دەڕوا و ئەوەی کە زۆر حەزیشت لێ دەبینێتەوە نیگار کێشانی شار بۆ زۆری لە لای من خۆی چەسپاند و مایەوە و منیش لەسەری بەردەوام بوو کەم پیشانگام دەنگدانەوەیشی کۆمەڵایەتی هەبوو لە ناو خێزان و ماڵەمام و ئەوانم لە قوتابخانەش بەڵام پیشانگای دووەمم لە هۆڵی ئەیوبیە و ساڵی هەشتا بوو پیشانگای سێمیشم هەر لە هۆڵی ئەیوبیە بوو لە پەیمانگای پێگەیاندنی مامۆستایان بەشی نیگار کێشان لەوێ 3 ساڵ مامەوە هەر 3 ساڵی بەشداری پیشانگام کرد 3 ساڵی خوێندن ساڵیشیان لەبەر مەسلەی عسکەری و زەی شاوی ئەو بابەتانە ناجەحیان نەکردین ئەمە سوودیشم لێ وەرگرت هەم نەچوومە عسکەری هەم بەردەوامی بە خوێندندا و زیاتر لایانی هونەری شم وەرگرت ڕسم دنیایەکی تایبەتیە ناکری هەرتەنیا بە چەند هێڵێک تەماشای بکەی و ساکارانە چکو زۆر سەردەمانێک لە بیرمەکە بەمایان دەگوت مۆسیقای یعنی جینگە جینگ ئەو شیان بەکاردێن جینگە جینگ یان دۆم و قەرەچ دۆمە کابرا یان شانۆ پێیان دەگوت ئەرێ چی و کابرا دەستە سەر ئەو تەختەی و خۆی قەشمەر دەکە و دێ ینی ئەوەندە بە هەرزان بە سووک بە شتێکی زۆر کەم تەماشایان دەکردی ڕسمیش ئەوە چێ و خەتخەتۆکانە ئەنی ئەو وشە یان ئەو دەستە واژە ناشیرینیانە بەرامبەری بەکاردەهات بەڵام
کە گەیشتمە قۆناغی ناوەندی بە تایبەتی سەرەتای هەشتاکان و هەشتا و یەک و هەشتا و دوو ئەوانە ئێستاش خەڵکە کە دەڵێ مامۆستا عەزیزەتەوە گەورەبووی بەس هەتاکەینێ ڕسمی دەکەی یعنی وا دەزانن ئەوە ئیلە ئیشی منداڵانە یان ئیشی تەمەنێکی مەحدودە لە ئینسان حسابی بەهرەی لە بۆ ناکەن حسابی سەرچاو یەک لە بنەما گەورەکانی ڕۆشنبیری لە بۆ ناکرێتن زا بە پێچەوانەوە هونەری شێوەکاری ئەمن باسی هەموو هونەرەکان ئیفرازاتێکی نەفسیە ئەتوو دەری دەدەی و لە ڕێگای یەک لە بابەتەکانی هونەری دەری دەبڕی ئەمن سەرەتا حەزم لە گۆرانیش بووە هەوڵی شمدای مۆسیقا فێر بووم بەڵام دیارە نەگونجالە بووم و لە شانۆش بەشداریشم کردیە بەڵام زیاتر حەزم لە ڕسم بووە وردە وردە ئێستا حالیان تەنیا لەسەر ڕسم گەلبوویمەوە خولانەوەم هەمووی لە چوارچێوەی ڕسم و ڕسمکاری ئەو بابەتانەیە ڕسم حەزێکی مەزنی کەسایەتی خۆمە حەز دەکەم فعلەن بۆتەیەکە یان سەرچاوەیەکە یان سەنگەرێکە بتوانم خۆمی تێدا حەشاردەم و سەرچاوەیەکە بتوانم لەوێوە ئەوەی کە لە دەروونمە ئەوەی کە لە ناخمدایە ئەوەی کە لە هەزرمدایە وەکو پەیام بمەوێ بیگۆڕم لە ڕێ هونەری شێوەکاریەوە ئاسانکاریم لەو دەکاتن بەڕاستی زۆر زاریش لە زیاتی تووڕەبوونم ڕسمم کردیە ڕسمەکانم ڕق و وشک و ناخۆش بووینە هێڵی گۆشەیی زۆر تیژی تێدا هەبووە زۆر زاریش کە هەستم کردیە ئارامم دەستەدایتە قەڵەم و شت ڕسمم کردیە شەپۆڵەی نەرمی ناسک بەرامبەر بە یەکتری کاڵ و کاڵتر و کاڵتر و تۆخ و نەرمتر و ئیتر بەو جۆرەی ینی حاڵەتە تیژیەکانی تێدا نامینێ کەواتە ڕسم سەرباری وەی بەهرەیە عیلاجی نەخۆشیشە زۆر لە حاڵەتە دەرونیەکانت لەوێن دەرێ خۆیان حەشاردایە و ئەگەر بیکەی دەری دەبڕی لەوانەیە کاریگەریەک یان ئاستەنجێک لە ناو ناخدا هەیە دەکرێت لە ڕێی هونەرەوە ئەتو ئەو ئاستەنگەی دەرببڕی دەکەیە سەتابلۆ دەکەیە گۆرانی دەکەیە منگە منجێک لە بۆ خۆت ئاوازێگەری دەبڕی ینی ئاساییە شەردی ئەم گۆرانی بێژ بم و گۆرانی نەڵێم گۆرانی بێژ نەبووم و گۆرانیش نابی بڵێم نەخێر لە بۆ خۆم گۆڕانی دەرم لەوانەیە حاڵەتە ینی هەردەسە قاڵبی هونەر بەڵام بە شێوەیەکی تر نەک بە شێوی پرۆفیشناڵیان گرنگ ئەوەیە هونەر وەکو باسم کرد سەرچاوەی دەربڕینە ئەمن هەز دەکەم ئارامیم پێدەبەخشی هەز دەکەم ڕۆشنبیریم پێدەبەخشی بە حکمیەوەی ڕسم دنیایەکی فراوانەوە هەر لە سەرەتای ڕەوڕەوەی مێژووی مرۆڤایەتیەوە تا ئەو چرکە ساتەی وا لەگەرە تووشم هەمیشە ڕسم شان بەشانی پێشکەوتنی مرۆڤایەتی هەنگاوی ناوە و تعبیری لە خواست و لە سەردەم و لە حاڵەتەکانی ڕوودا و کارەساتەکان هەمووی کردیە هەر لە ئەشکەوتەکانەوە بگراتە دەکاتە گەلەری و مۆزەخانەکانی ئێستای دنیا لە گریانی مناڵیمە پێکەنینم بەخەمە کەچی ئێستایە خەم دەریایە بۆ کەلارێم شەپۆلەدات کاتی خۆی ئەوەی کە پێمی دەگو کفرە ئێساکە لە دیاری لەو حەیدا دەنیش و دەڵێ دەبی دابنیشم ڕسمەکی من بکە عەبدولعەزیز دەمەوێت لە بۆ غورفەکەم بە ئیشەشی تو یان ژوورەکەم بە ئیشەشی تو بڕازێنمەوە ئەوە گۆڕانکاریەکی زۆرە ئەنی ئینسانێک دوایەوەی بە کفری دەزانی ئێستا بێتن ڕسمی منیش بکە و لە ژوورێش هەڵی دەواسم ئەو ئەم ساڵانی هەشتا و ساڵانی نەوەتەکان و ساڵانی 2000م زۆر باش لە بیرە کاتی خۆی لە بەروەی ساڵانی هەشتا بە تایبەتی ڕسم بەشێک بوو لە خەباتی ئەو پێشمەرگانەی لە چیا چەچیان هەرگرت بوو ئەمەش لێرانەشان بەشانی ئەوان بە ئەحساسەوە بەو هەستەی کە ئەمن هەستم دەکەی وا لەگەر منیان هەستم دەکرێت ئەوان لەگەڵ منن خەتێکمان نەدەشێشا ڕسم هەرتەنیا دیمەنێک نەبوو ڕسم هەرتەنیا دیمەنێک نەبوو ڕسمی بکەیت ئەو ئەگەر ئەو شتەی لێ لادەی تەنیا دیمەنێکە چیایە و ئاسمانە و تەواو بەڵام کاتێک کە دەبیتە گۆپاڵ و کەسەکان
یاری بە جەستەیان دەکەی یاری بە ئەناتۆمیان دەکرێتن هەر هەموو ئەو گۆڕانکاریانە بەخششی ئەوەت پێدەدەن کە ڕسم دەستە قاڵبی شتێکی تر لە ساڵانی هەشتاکان سەرەتای هەشتاکان ڕسمکردن بە تایبەتی هونەرمەندان ناڵێم ڕەسام هونەرمەندان بەگشتی هاو بەش بوون ینی پێشمەرگەی بوون لە سەنگەرێکی مەدەنی زیاد لە سەنگەری سیلا هەرگرتن یان چەکەڵگرتن ئەو بابەتانە سەنگەری هونەر و سەنگەری ڕۆشنبیری جیا بوو لە سەنگەری حیزبایەتیش لە بروێمە هەر هەمومان لە بۆ کوردمان هەوڵدا ململانێمان لە بۆ پێشکەوتن بوو بەڵام لە چیا زۆر جاران بەداخەوە ململانەکان دەگەیشتە ئاستی ئەوەی یەکتر بکوژن و یەکتر ڕەتکردنەوە و قبولی ئەفکار و یان بیرکردنەوە یەکتری نەکەن بە پێچوانەوە ئەمە بە سەرسامیەوە تەمەشای ئیشی گەنجەکانمان دەکرد یان ئەمە کە گەنجمی ئیشیمەیان گەورەکان بە جوانی تەمەشای ئیشی ئێمەیان دەکرد ئەوە قۆناغی بدایەتی تەمەنم بوو بەڵام لە نەوەتەکان زیاتر چێژی هونەر فەڕستکرا لە 2000 چێژی هونەر فەڕستکرا لەو تەمەنەی 30 قسوور ساڵەی تەمەنی دوای ڕاپەڕین چەندین گۆڕانکاری بەکارە سادبار وەکو براکوژی بڕوانێتەوە ڕزای زۆر قڕس بوو چەندین گەنجی جوانی کورد کە هومێدی گەورەی لێ دەکرا لە بۆ دوان ڕۆژی کورد تێدا چوون بەداخەوە شان بەشانی ئەو گۆڕانکاریە ناخۆشانش هەمیشە هونەر سەرباری چێژ بەخشین بەڵام لە سەنگەری دژی ئەو براکوژەی بووە دژی ناتەبایی بووە ینی هونەر بە چەندین جار بەشداری لە پیشانگاکانی سلێمانی و هەڵەبجە و بەیادی هەڵەبجە و بەیادی ئەنفال و بەیادی کمیاباران و بەیادی ڕاپەڕین و بەیادی حتا شەڕی براکوژی لە بیرمە لە هەولێر ساڵی 95 بوو پیشانگایەکی هاوبەشمان کردەوە بە پۆستەر دژی براکوژی هەر هەمومان ینی زیاتر لە 100 کەس بەشداری ماکرد حتا لە سلێمانی و لە دهۆچیش میوانمان هەبوو بەشداریمان تێدا کرد پەرلەمانمان داوت کرد پەرلەمان هاتن و پەناگیرەکانی پەرلەمان هاتن کە داوایان دەکرد شەڕ نەکرێتن بەداخەوە کە هەریش جرسا هەر دوژمن دڵی پێخۆش بوو کەسی دڵی پێخۆش نەبوو ینی هونەر زادەی ئەوە نییە تەنیا چاو داخەیت و هەندێک ڕنگ بڕێژی و یان خەتخەتەوەکە یەک بکەیت بەڵکو لەگەر هەست و بیرکردنەوە و لە حەزاتی تێکەڵبوونت ئاوێزەبوونت کاریگەربوونت کە دەکەوێ ژێر بابەتێک لەوێوە ئەتوو چاو و هەست و دەستەکانی شدیەکان گیری یەک دەوین و لەگەڵ ئەو پەڕە کاغەزەیان لەگەڵ قماشی خام و ئەو بابەتانە و لەگەڵ ڕنگ و لەگەڵ قەڵەم و لەگەڵ فرچە و لەگەر ئەوانە هەموو دۆستایەتێکی گەورە خۆشەویستێکی گەورە دروست دەکەن لەوێوە هونەر لەدایک دەبی و شتی جوانشی نیشان دەداتن لە نەوەتەکان بەڕاستی چۆن شعری ڕوانگە شعری نەتەوەیی بوو یان شعرێک نەتەوەیی بیتن حەزیان لێ بوو هەموو بابەتەکانی هونەر زۆربەی زۆریمان دەچوینە قاڵبی سەنگەری بەرگریکردن سەنگەری بەرگری و سەنگەری دژایەتیکردنی دوژمن بە تەواوی یان خۆمان لە سەنگەری یەکلاکەرەوەی لەگەڵ دوژمن ئەمە کوردین ئێوە فلانن ئێوە فلانن و هەروەها لە ساڵانی 2000ەکان بە تایبەتی وەکو باسم کرد لە پێشی ئێستاش هەر چێژی هونەری تێدا فەرز دەکرا سەرباری ئەوەی ئەحساسیش تێدا هەبوو ئەم لە بۆ خۆم وای لێ هات بیرم لەوەی نەدەکردەوە تەنیا باسی خاڵێکی دیاری کراوە بکەم لە قەزیەکەم لە ڕووداوەکانی وەکو سیاست باسی لێەوە بکەم ئەوانە نەبوو ئێستا من پرۆژێکی پۆرترێتم هەیە زیاتر لە 200 کەسایەتیم تێدا ئەنجامدایە چەند ساڵێکە 4-5 ساڵەتیدا خەریکم 200 کەسایەتیم تەنفیز کردیە 200 زیاتریشم وەکو سەرمایە داوایان لێ کردیمە و کردیتم ئەوە هەر هەمووی ئەوە وەکو پرۆژەی ئیشکردنی پۆرترێتی ئیدی کەشم هەیە ڕوونکردنەوەی حەزم لێ نییە زۆری بدەم لەبەروەی تا دەگەینە نەتیجەیەک ئەو کاتە حەزم لێ وەکو سپرایزێک نیشانی بدەم بەڵام بەبێ پرۆژە ناتوانم بەبێ پەیامیش ناتوانم هونەری شێوەکاری پەیام بەخشە بەڕاستی زۆر جاران پێشانگایەکی
هاوبەش دەکرێتەوە چەند هونەرمەندێک تێدا بەشداری دەبن ئەجا ئەو هاوبەشێ زۆری زۆرە هەیە هەر هەموو ئیشەکان ڕیالیزمینە هەیە هەر هەموو ئیشەکان سریالینە هەیە هەموو ئیشەکانیان کەرەسەی زۆرا و زۆرە هەشە شعر هەڵدەبژێرن هەشە ئەحساسی تایبەتی خۆی هەڵی دەبژێری ئیتر لە ئەنجام لەدایکبوونی تابلۆ جیاوازیشی تێدا دێتە بەرهەم هەیە بە قەڵەم تەنفیزی دەکە ئەمن ئەو پرۆژە هونەریەی پۆرترێتی بە قەڵەم جافی جۆرا و زۆرە ڕەنجی کاڵ و تۆخ و تەڕووی وشک و نوکچی باریکە و نوچی ئەستورە و ئەو بابەتانە بەکاری دەینم یان تەنفیزی دەکەم تێدا ئەوە مەبەستم تێدا هەیە و پەیامیش زۆر زاران پیشانگایەک پەیامێکە زۆر زاران لە ناو پیشانگایەکت 50 تابلۆ یان 20 تابلۆ هەڵدەواسی هەر یەکەی پەیامێکی جیاوازە لە کارکردنی چەندە زار جیاواز دەبی بەڵام مەرز نییە ئیلا جیاوازیش بی دەکرێت و 30 تابلۆ یەک ستایل بەکاربیینی بەڵام 30 تابلۆبی 30 پەیامی جیاوازیشت پێ وەکو باسم کرد ئەوە یەکە لەو ئیشانەی کە لە زۆر جێگان ناوی لێ دەنێن مۆتیفە شاعر یا مۆتیڤی بابەتێک ئەوجا سیرۆشیش دەکرێتە مۆتیڤ و ڕۆمانیش دەکرێتە و لایەنی فکریش دەکرێتە مۆتیڤ بەڵام ئەمن مۆتیڤەکانم وەکو ئەو هێڵە خێرایانە نییە کەوەی بەچەند هێڵێکی ساکا کۆتایی پێدەینیتن ئەمن حەزم کرد لە زیاتیەوەی بە ڕنگ بەکاری بینم دێم بە هێڵکاری بەکاری دێنم هەر هەمووی هێڵکاریەکی تابلۆی تەواوە یعنی ئەو ئێستا ئەو سپیەی لێرانە بەجێم هێشتیا لەو کارەیان ئەو ڕەنگە سپی بەجێم هێشتیا ئەگەر بیکەمە ڕەنجی لێبی ئێرانە هەر سپیبی بەس تەنیا لەوانەیە ئەوانە هەندێک ڕەنجی جیاوازی تێدا بەکاربینم ئەوە یەکە لەو هێڵکاریانەی ئامادەیە بیکەمە هەم تابلۆی ڕنگ هەم وەکو خۆشی پێشکەشی بکەم لە پیشانگایەک پۆرترێتەکانیشم ئەوە پۆرترێتی جەنابی شاعری بەڕێز ماقوبادی جەلیزادەیە ئەویان کاک مەهدی حەسەنە شانۆکارە لە هەولێرێک گەنجێکی چالاک بەڕاستی حەزم کرد ئەوانەی کە ڕسمیانم کردی هەر هەمووی هونەرمەندانن شاعیرانن ئەدیبانن یعنی سەرچاوی ڕۆشنبیرینە پرۆژەکە تایبەتە سەرەتا تایبەتم کردبوو بە هەولێر بەڵام دوایی کۆمەڵێک برادری میوان لە سلێمانی و دهۆک و کەرکک و حتا لە ئێران و لە تورکیا و لە سووریاش کەسایەتی تێدا هەڵبژاردون و ئەو 200 کەسایەتیان بەهۆی تەواو کردیە ئەو کەسانەنە کە مێژووی نەتەوەکەیان جوان کردیە بەکارە هونەری و بوارەکانی ڕۆشنبیری جیاوازی ڕۆشنبیریەوە وەلید معروف شانۆکارە کەسێکی شانۆکاری و فیلمسازیشە کەسێکی زۆر بەجوولەیە زۆر بە توانایە لە ئیشکردن زۆر سەربەست یان زۆر ئازایانە هەم جەسەدی خۆی بەکاردێنی هەم شێوەی قسەکردن و دەست بە شاندن و زۆرێکە خصوصیەتی خۆی هەیە بە تەنیا حەزم کرد ئەویش حزورێکی جوانی هەیە لە بواری شانۆ و شێوەکاری لە شانۆ و فیلمسازی حەزم کرد ڕسمی ئەویش بکەم ئەوشیان دکتۆر ژیلوان تاهیرە مامۆستای دکتۆرەی لە شانۆ هەیە کەسێکی ئەویش هەر ئێستا نا بەڵام هەر لە گەنجیەوە چالاکیشی یەکسار زۆر و بەردەوامی هەبوو کەسایەتیە پۆرترێتیەکانم هەر هەمووی لەو قاڵبەی گڵدراوتنەوە چ لە سلێمانی بن چ لە کەرکوک چ لە دۆک و چ لە هەولێریش لعمري ما أسريت تو کە دەڵێ هەر کاسێک هەر کارێک بێت یان بڵێن باسیشمان کرد هەر کارێک و یان هەر کارێک بە کورتیەکەی خاوەن پەیامە ئەتوو هەموو سەرەتایەکی باش نەتیجەی باشە دەدات دەست هەموو سەرەتایەک
ئەستەنگ و قورسایی خۆی هەیە هەتا خۆی دەسەلمێنی ساحب حەقی یان ئەتۆ ڕاستی یان ئەتۆ خاوەنی هەڵوێستی گۆڕانکاری ئیتر ئەو هەستا 1995 هونەرمەندەکانمان حتا ئەوانێ تەنیان ڕسمی یان وێنەی دیمەن و شتی ساکاری ڕسندەکان ئاستەنجیان دێتە بەر بەڵام دەبی ئەتو خۆراگربی ئەو ئاستەنگانەی کە یان بڵێم ئەو پەیامانەی کە من حەزم کردیە ڕای بگەێنم پەیوەندی ئافرەتانەیە سەربەستی ئافرەتانەیە سەربەستی وڵاتەکەمە بیر و بۆچوونی هەندێک لایەنی کۆمەڵایەتیە لە مەسلەی ژن و ژنخوازی لە مەسلەی ئاین لە مەسلەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان حتمما ئەوانە برێنەڵی کەرەسەیەکن زۆرێک لە بیرکردنەوە زۆرێک لە ئیشکردنی هونەری شێوەکاری ئەم وەکو خۆم باسی خۆم دەکەم دەیدا لە بۆ من کەرەسەیەکن دەکرێت ئیشی لەسەر بکەین ئەو ئاستەنگانە هەتا دێتە سەر ئەوەی خەڵک ڕازی دەکەی ڕەفزت یان ڕەتکردنەوە زۆر جێلێ دەبی یان لێت حاڵی نابی یان بیرکردنەوەی لەو ئاستەنیە سەردەمانە نیە کابرایەکی یان کەسایەتێکی سەردەم بیرکردنەوەی سەردەمانە نیە ئیتر ناچارێت و ئەوەیە چێکە لەو ئاستەنگانەی کە دێتە پێشت من لە ساڵی 1970 پیشانگام کردیتەوە شەخصێ ئێستا دەستخۆشیم لێ دەکاتن یعنی ئەوە زەمانێکی دەوێت تەمەنێکی دەوێتن بەڵام خەڵکیش ئەگەر وەکو خۆمان بیر بکاتەوە باشە ئەگەر نا ئەتوو گۆڕانکاری نەتەوەیە گۆڕانکاری کۆمەلگا نەک هەر لە شێوەکاری لە مۆسیقایە حتا لە ڕووی فکر و فەلسەفەش ئاسان نییە وا بە ئاسانی بتوانانی خەڵکی بگۆڕی بەڵام ئەمن توانیم بەر لە هەموو شتێک ناو خێزانەکەی خۆم بگۆڕم سەردەوری خێزانەکەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە خزم و کەسەکانم بینمە سەرەوە قەناعەتێک کە ئەمن شتێکی باش دەکەم شتێکی باشم کردیە بیرکردنەوەم جوانە زۆر کەس حەزی لێ جێم لێ بگری لە چوارچوەی شاریش ئەمن لە بیرمان لە هەولێرێ هەر ئەسڵان پەیکەر بڤە بوو ئێستا پەیکەردا دەندرێ و خەڵک بڕاوکە ئەگەر کاتی خۆی باە احتیمالە بەردەبارانی سەرباری پەیکەرەکەی بەردبارانی هونەرمەندەکەشیان بکردا باە بەڵام ئێستا نا بە پێچەوانەوە خەڵک حەزی لێ شار بڕازێتەوە هونەر بەشداری هەموو پرۆسەیەکیان هەموو بوارەکانی ژیان بکاتن هیوادارم دواپەیامم هیوادارم ئەوەی کە ئەمە دەیکەین ئەگەر لەمە بەستێک خەم وەکو چۆن دەڵێن مامۆستان نییە حەزی لێبی تەڵەبەکەی قوتابیەکەی تەمبەڵ بێ یان سز بێ یان فێر نەبیتن ئەگەر حەزی لێبی فێر نەبی کەواتە ئەوە مامۆستانیە هونەرمەند نییە یان کەسایەتێکی ڕۆشنبیر نییە حەزی بە سەرکەوتن و دواڕۆژ و خۆشگوزەرانی و بیرکردنەوە جوانەکانی نەتەوەکەی نەبیتن هەر هەمووی حەزی لێیە هیوادارم ئەو حەزە ئەمە ئێستا لە تا لە ژیان ماین هەستی پێ بکەین نەک پاشان بگرێتە گەلەری و کۆنە یان بە قەرز دەستخۆشیمان لێ بکرێ و ئاگامان لێ أي كماني الرسرين أروي أول ناديت لقرام هنعيت لعمري من أسريت لعمري من أسريت